زۆر کەسێ حەبی ئەسپرین بەکار دەهێنێت بۆەوەی بڵێتن کە من سەحەتم باشتر دەبێت کاتێک ئەسپرین بەکاردێنم. لە ڕووی تەندروستیەوە دەکرێت هەموو کەسێک ئەسپرین لە خۆی بەکاربێنێتن یا خۆت نابێتن. بەڵێ پرسیارە جوانە. تەبەن ئەوە پێشتر علمی قەدیم داگە ئەوی بتە 45 ساڵ دەبی ئەسپرینی بەکاربێنی، نەخێر ئێستا شتیوانە. ئێستا ئێمە ئەگەر بێت و کەسەکە نەخۆشیەکانی خوێنبەرەکانی دڵی نەبی، یعنی مەسەلەن ئیکۆی کردیا یاخود قەستەڵی کردیا، بیندرایەکە خوێنبەرەکانی تەسک بوویتەوە یاخود زەرعی شریانەکانی کردیا، ئەگەر ئەو شتانەی نەبوو و شەکرەی نەبوو، حەز دەکەی با تەمەنی 70 ساڵیش بی پێویست ناکە ئەسپرین بەکاربێنی، پێویست ناکە ئەسپرین بەکاربێنی، چونکە دیراسەتەکان وا دەریان خستووە بەکارهێنانی ئەسپرین ئەگەر بێت و کەسەکە نەخۆشی دڵ و خوێنبەرەکانی نەبی زەرەری زیاترە لە قازانجەکەی، بۆ چونکە زەرەرەکەی احتیمال تەسیر لەسەر مەعیدەی دەکات، تووشی نەزیفی مەعیدەی دەکات، خین لەگەڵ پیسایەکەی دەردەچێت، تووشی کەم خوێنی و برینی مەعیدە و برین دوازەگرەی دەکات. بەڵام ئەگەر کەسەکە تو نەخۆشی خوێنبەرەکانی هەیە، بۆ منە قەستەڵی کردووە یا خۆشەبەکە و باڵۆنی کردووە یا خۆ شەکرەی هەیە، ئەو تەمەنی لە 45 ساڵ زیاترە، ئەوە دەتوانێت ئەسپرین بەکاربێنێت.